هێژای حەسەن ڕەمزی ئەندامەیە کۆمیتەیە ناڤەندیە پارتیە دموکراتا کوردستان سووریا پەدەکەسێ ژێ قامشلویە دەپرسم هۆن بخێراتنە کوردستان 24 مەگەلێک بەحەس کرد دبەک و بینەرێن ماڤان ڕۆژە گەلێک ژمە زێدەتر دزانن کا چ چێ دەبە لە ڕۆژاوای کوردستانê لێ نەتەنێ لە ڕۆژاوا لە باکوور باشوور ڕۆژهەڵات و ڕۆژاوا کوردان چاف لێیە ئالیên کوردی لە ڕۆژاوا بگەهنە هەڤ و بە هەڤرا بچنە شامێ ئایا ئەڤە ممکنە؟ بەێ دەم باش کارمەندێن کوردستان 24 و بنەرێن بەرێزرا بەڕاستی پشتی ڕووخاندنە ڕژێمە بەعس لە دیمەشقێ لە شامێ ئاسۆیەکی بەرفەح پێشیا ملەتێ سووری تەبایی و تایبەتێ ملەتێ کورد هاتە بەکردن ئەڤژلایەکی باش بەرک و پێویستە سەرمە ئەمۆک و تەبگەرە سیاسی کوردی ئەموا تێکیلی و پەیوەندیە بە پێکهاتێ سووری و هەمیارە هەروەهار بهێزین سیاسی رە ئەم دانوستان و تێکیلیا بکە ئەڤژلایەکی بە ژلای دی بە تێخواستن ئەم وەکو تەبگەرە سیاسی ئەم کاربن یەک هەلوستێ یەک پەیامێ و یەک نەرینە سیاسی ئەم کاربن ڕژدا دۆزە ملەتێ کورد لە شامێ و لەسەر تاولا گفتوگۆی ئەم کاربن چارەسەر بکەن و ئەم سەر خەباتێ بکەن. باشە. شش خاڵێن سەرەکێن ناکۆک دنابەرە عالیە پەدەکەسێ و پەیانەکێ هەنا ژڤان خاڵان حەتەنها و ژڤان دانوستاندنێن زێدەتری 20 ڕۆژانە بەردەوامی چێ دەبن ئایا هیچ نەرینەکە هەفپار یا هەف باش چێبووە؟ بەێ وەکو هاتە دیارکردنجی لەسەر قەنالاوە ما زێدەی سێرێ کەفتنە بن سێبەرە جەنابێ سەرۆک مەسعود بەرزانیدا لە هەرێما کوردستانی هاتە پێکانین هەروەها ڕێکەفتنە قامشلۆمە نێرینە سیاسی و لێبەگەرە کوردی و گەلک خەڵێ ڕێبەبەریەژی مە پێش خستە بوون لێ ئەو ڕێکەفتن نەچوو سەری ئەوی سەدەماک و کردیار و گەلک نەخۆشێک و ژالیە پەیەدێ بە دەرحەقی ئەنجومەنە نیشتیمانی و کارمەند و سیاسەتمەدارێواد هاتە پێکانین ئەو ڕێکەفتن ئیرۆ ڕۆژ لە پێشیامە ئەوواکو ئەمکاربن زمینەکەی ساز بکەن و ئەمکار وڕێ خۆش بکەن بۆ ئەمکارە بن بۆیە پەیامێ بە یەک نەرینێ ئەم دەرباس بن ناو هێزێن ئیرۆ پێکهاتێن سووری و هێزێن سیاسیدا هەروەها دەسەلاتە سای شامێرەکە و چاوە ئەمکارە بن لەسەر مافی ملەتێ کورد و هەبوونە ملەتێ کورد و پێشە ڕۆژی دەم چاوە دەسوورە سووریدا بچەسبین و مکم بکەن. هون و ئالیên سەر بووە و ژالiyê پەیانەکێ divê qonaxêda çi dixwaz؟ نەگەشتە من هون و ئالیên din partiyên din yên ser bû hewa ve yên li ser xet û rêbaza hewa ji aliyê pêyanekê çi dixwazin؟ بێگۆمان ئەو ڕێکەفتنە کورد بن سێبەرە یانژێ بە سەرپەرشتیە ئەمریکا باژارێ قامشلۆک و هاتە بەردەوامکردن دەستپێکە 2020 ئەو ڕێکەفتن نەچوو سەری شێک وام دەخوازن زمینە کۆرێ سازکردن هەبوونە پەکەکێک و ئیرۆ کوردستانە سووری بووە ئاستەنگیەک پێشیان ملەتێ کورد و گەفێک و ترک ئیرۆ الملەتێ کورد خۆن یادی ئەو گرتیە مەک و لە ئیرۆ پەیەدێنە جارانەبی چاوەڕێ دیارکردنش بەرە ئەم یادی ئەمکاربن بە یەک پەیامێ لەسەر مافی ملەتێ کورد سەر هەبوونە ملەتێ کورد و چاوە ئەمکاربن بە هەبدورە ئەرمانجا ملەتی خۆر و هێریە ملەتی خۆ پێک بن ئەوە کوز یا هەری گرنگ و چاوە مەرینێک سیاسی ji bo pêkanîna mafê milletê Kurd û doza milletê Kurd Sûriya dem pêk bibin ji bo milletê Kurd destûra Sûrî de mafî werê garantîkirin wekû millet wekû mafî wê rawek û çawa karin pêşa rojê de em pervaniyê û hebatê ber milletê Kurd. Bele. Êjaya Hesan Ramzî Amerîka bi fermî spasiya Serok Mesûd Barzanî diket bû hinartina nûnerê xwe bû durustkirina dialûkekê Kurdî lê Rojavayê Kurdistanê hîn vê çawa dinirxînin û hatina nûnerê cenabê wan divê demê hestiyar da çi qas giring e bû li hev nêzîkirin û rêkeftina hewa? بێگۆمان هاتنە شاندەر یان jî nûnerên cenabê serok li Kurdistanê Sûriya demekî pêwîst û dîrokî debû ji ber ku em tev dizanin pêvajoya tevgera siyasî Kurdî de her wat dîroka milletê Kurd de berzaniyet û berzanî هێلگرê xetîra Kurdayetiyê ne her wiha li ser destê berzaniyet û bin sêbera wa de demek û
یەکرێزی تەفگەرا سیاسی کوردی سووریادا و نەتەنێ و لە هەر چا پارچەی کوردستانێدا تێکرێن ئەم بزانێن و بەرێ دۆزە ملەتێ کورد بەر و قەراقەکە ئارام و ئەولەهی دەیە ji ber ku cenabê serok em pîr û baweriyê me pê hene ku ji ber ezmûnekî dîrokiye û her wiha hevpêşekî siyasiye nav rojhilata de çi ser qesê duwelî çi ser aştê herîmî her wiha em dibînin ku dema ew dan ya jê gora cenabê serok derheqê yek helwesta Kurdî derdema ku ew ne bin sêvera بله انا کی دنگی هوا قد به نظام صدم چی اگر هفکار مجی دوی مجارد عالی کار بن هجای حسن رمزی دیار اینترنت عالی هوا هنایی کی خرابه يعني ام كرتي كرمانجي في بيجن هون غريمان ام بيجن هون ريكنا كافتن هر اليك جواب بالسري خوتو شامي دي تشببه امي بهوز بدن جبركو دستيكات نامزران اجمالان اجتماعي كردي دستيك شورش سوري دا هولي ما او مجبر ام دزانن فاكتري السركه ياكوش بوكو ام كاربن لسر مزا گفتگوی ما في ملاتي كرد بچالس بينن يك هلوست ويك نرينا تفجرا سياسي كرديه ويادي جي فاكتري دوا پشگيري و پشتوانيا هيزن دولتي وبتايبتي كربونا استراتيجي وپشگيريا جناب سروك جما في ملاتي كرد را وجي كريزي ملاتي كرد امي حول بدن كو ام بهافدورا و مرامج ملت کرد و هدیه ملت کرد پیک بینن تا کش بود پیش روزه دا امکاربن خباته کی کنجاوج ملت خورا و جگر سیاسیه جملت خورا و جبونا بافو و خستک ملت حکوم کارمن سوریا دا و دستور سوریا ام پیک بینو و بچسب. گلک سپاس هجا حسن رمزی اندام کمیته ناوندی پارتی دموکرات کردستان سوریا پدکسی جا قامشلوی.